بازار سارا دیگه خوب باشتر و چهترش اشتما بقلاوه خطش میارزان کرینه و که شربت و که بقلاوه و که کیک خطش میارزان کرینه شو عالم كفقيره نشتش گرام بکریتن اشتر خطش میارزان بقلا ما هي حتى حدي 3000 2000 نيفا 4000 ما في سعرات هين رمضانش مرو نشد به شیرینایی بشتا مال راستی شیرینایی برژی باشن گلک گرانین راستی وکی پار یعنی وکی پار بیجی قیران بیت قیران خلکه که ما یعنی وکی بازار مدی تو عندك کس هبون نشیا شیرینایی بخاطر یعنی بر قیران داشته بس افسالنا قیران الحمدلله همون داشته باشه و بازار باشه و شلون بازار رمضان دام بتابت في ما بازاري قلت بازار تاو فرقی کردو لە چاو پێش و بە حکمی پاشەکەوت نەماوە بە حکمی ڕەمەزانیشە بە بۆنەی ڕەمەزانە خەڵک زیاد بۆ بەربانگ شتەوە نەگەیشتە ئەو حاڵەتە خەڵک بۆ جەژنشتی بکڕە زیاتر ئەو شتەکان ئێمە هەموو بابەتی هەمە ڕەنگن یعنی هەموو شتەکان بە ئام خەڵگەی بە هەر لە کشمیش و گوێز و فستەق و بڵێن گەز و ئەو نوع عەشتانە زیاتر خەڵک تەڵەبی لەسەرە وڵا خەڵک شتی چاک دەکرێت بۆ بۆنەی ئەوەی مانجی ڕەمەزانە و خەڵک زیاتر مەسرف دەکات بە زۆری میوەجاتەکان دەفرۆشێ بۆ نمونە کاڵەکە و شووتیە و قەیسیە و گەڵازە و جێلاسە ئەو شتانەی کە زۆر پێویست بڵێن زۆر زەروری بێ نایکڕێ خەڵک بە زیاتر شووتی کاڵک دەفرۆشێت لەبەروی ڕەمەزانە و خەڵک بە ڕۆژووە و هیلاک دەبێت دیخوا بۆەوەی جەستەی بێتەوە سەر تایمی خۆی دوای سێ مانگ ڕاهێنان توانیمان ئەمڕۆ ئەم پەیامە بگەێنین پەیامی ئێمە لەمەیە پەیامی ئاشتی و پێکەوە ژیانە لەم شارەیە لەم شاری کەرکووکەیە دەستخۆشی لەم گەنجە جوانانم کە هاتوونە بۆ بۆیاکردنی ئەم دیوارە بۆ بۆیەکردنی کە خەستخانەیە هیوادارم نمونەیان زیاد بێ خۆمەکو گەنجێکی شاری کەرکووک دەستخۆشی زیانەکەم لە ناخێت دڵمەوە لێم هیوادارم پرۆژەی زیاتر بکەن و هیوادارم لە کارەکەیان بەردەوام بن و سەرکەوتوو بن